بە مەبەستی زیاتر بەرچاوڕوونی خوشکان و زیاتر گرنگیدان بە بواری پەروەردە و خێزان، ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان خولێکی یەکڕۆژەی بۆ خوشکانی سنووری مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان ساز کرد. ئەمڕۆ بە سەرپەرشتی مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی و بە هاوکاری هەرسێ ئەنجومەنەکانی خوشکانی سۆران و خەلیفان و ڕەواندوو هەستین بە کردنەوەی خولێکی یەکڕۆژە بۆ هەردوو بەڕێزان خاتو قموریە شێخ محەممەد بەرزنجی، سکرتێریە ڕێکخراوی خوشکان و خاتو ڕووپاک ئەندامی پەرلەمانی کوردستان لەژێر ناونیشانی ڕۆڵی ئافرەت لە بنیادنانی کۆمەڵگایەکی بەختەوەر ئامان زمان لەو خولە زیاتر ڕۆشنبیرکردنی خوشکان و بەرەو پێشبردنیانە بۆ ئەوەی زیاتر ئاشنا بن بە ئەو ئەرکانەی کەوا لە سەرشانیانە و بنیاتنانی کۆمەلگا لە خێزانێکی تەندروستەوە دەست پێ دەکات، بەڵام ئەوەی جێگای نیگەرانیە پەروەردەی خێزان مەترسی لەسەرە. ساڵ دوای ساڵ ڕێژەی جیابوونەوەی خێزان لە هەرێمی کوردستان لە بەرزبوونەوەدایە. سەرەڕای ئەمەش پێکهێنانی خێزان بەرەو کاڵبوونەوە دەچێت. چالاکوانێکی بواری مافەکانی ژنانیش دروستبوونی کێشە خێزانیەکان بۆ زۆر هۆکار دەگەڕێنێتەوە. کۆمەڵی هۆکاروای کردووە کە بەتایبەت لە کۆمەڵگەی کوردەواریدا ڕێژەی پێکێنانی خێزان کەم بووتەوە، کێشە خێزانیەکان زیادیان کردووە، جیابوونەوە و تەلاق زیادی کردووە. بەڕاستی پێویستە هۆشیاریەکی گشتی بە ڕێی ئام بدرێەوە، تاکەکان هۆشیار بکێنرێنەوە لەسەر گرنگی و بایەخی خێزان، چونکە لە ڕاستیە خێزان بۆ ئەو دروستە بێت کە پێویستیەکی گرنگی تا کە پێویستی دەرونی، پێویستی جەستەیی، پێویستی جەنسیە، بەڕاستی لە یەکەی خێزاندا تاک بتوانێت ئەو پێویستیانەی خۆی بەدەستبێنێ. پەرلەمانتارێکیش پێی وایە ڕۆڵی خراپی میدیا لە هەرێمی کوردستان و نەبوونی پەروەردەیەکی تەندروست وای کردووە خێزان و تاکەکانی کۆمەلگا بەرەو دۆخێکی خراپ هەنگاو بنێن. بەڕاستی کە دەبینین ئێستا کاریگەری ڕاگەیاندن ئەوەندە بە خراپ بەکار هاتووە لەسەر خێزانەکانمان کە پەروەردەی منداڵ و خێزانەکانمان ڕاگەیاندنە دەیکا. بۆیە ئەگەر بمانەوێت بەرەو ئیتیجاهێکی ڕاست بڕۆین، ئەوە دەبێت پەروەردەیەکی گونجاو هەم لە قوتابخانەکانەوە و هەروەها لە منهەجی وەزارەتی پەروەردە گۆڕانکاری بەسەردابێ، منهەجێکی پەروەردەی دابدرێ بۆ ئەوەی خێزانەکانمان ئاراستەیەکی دروست وەرگرن، منداڵەکانمان بەلاڕێدا نەبردرێن و سۆشیال میدیا و ڕاگەیاندن بە مەبەستێکی باش بەکاربێ، جیالەوەی کە ئێستا بە مەبەستی خراپ بەکاردێەوە هەروەها هەرزەکارانمان خەریککە بەلاڕێدا دەبردرێن. بێپلانی حکوومەتی هەرێمی کوردستان لە بواری پەروەردە و کەمکردنەوەی ڕۆڵی ئاینی ئیسلام لە بواری پەروەردە و هێنانی بیری نامۆ بەدابوونەریتی خەڵکی کوردستان وای کردووە کۆمەلگای کوردی تووشی گرفتی گەورەی خێزانی ببێت و لەوانەش ڕێژەی کوشتن و تاوان و جیابوونەوەی خێزان و بەکارهێنانی مادەی هۆشبەر بەرەو زیادبوون بچێت. هەموو ئەمانەش لە تێکچوون و پەروەردە نەکردنی خێزانەوە سەردەگرێت. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.